وەزیر بە نەستی عیبارە بە واضحی وتی 50,000 بەرمیلەکەم دەنێ هەموو سوتەمەنی کوردستان دابینەکەم نەک بەس بەنزین نەوت گازوایل و بە نرخی مەدعوم بە هاوڵاتیانی ئەدەم خۆم تەجیزی ئەوێ ئەەکەم 3-4 جار برادر هەبوو کە ئەیویست بڵێ ینی حەزیەگر بڵێ ناتوانم ئەو هەمیشە ئەیوت قسە بە ناو منەوە مەکرد من ئەمەوێ بیکەم هەتا گەینە ئەو ئاستەی کە وتیان پێوتن ئێگە دابینت نەکرد ئەگە دەست نەکەوت ینی ڕێژەکەی کەم بۆوانە و وتی ئیستیراد یەکەم لە دەرەوە من ئێستش ئیستیراد دەکەم هەر لە دەرەوە ئیستیراد یەکەم بۆ هەرێمی کوردستان فەرقی بەینی هاوڵاتی هەرێمی کوردستان لەگەڵ هاوڵاتیکی تر ناکەم بەڵام ئەبێ وزارەتی سامانە سروشتەکان بە واضحی پێم بڵێ یا خۆی ئەتوانێ یا کە خۆی ناتوانێت 50,000 بەرمیلەکەم بداتێ من خۆم هەموو شتێکتان بۆ دابین ئەەکەم بەوازە ئەوەی کە تێگەیشتین حکوومەتی عێراقی ڕازیە بەوەی کەی خۆی سوتەمەنی دابینکە بۆ هەرێمی کوردستان لە مقابلەوە کە 50,000 بەرمیلەکە ئەمان بیدەن بە عێراق من خۆم بنزین بە گرانەکڕم خۆم نەوت بە گرانەکڕم خۆم هەموو شتێک بە گرانەکڕم لەبەرەوە ناتوانم بێم بەڕاستی ئێوە ئەبینم لە محافزەکانە درۆ منی جیاوازەکان من وا بکەن لە ئێمە وا هەست ناکەین کە مواتنێکی عراقین وتی من ڕازیم بە هەموو شتێک ئێوە و لژنەکە بڕیار بدەن ئێمە حازرین هەرچیمان پێ بکرێت سوتەمەنی بێ هەرچی بێت مەدعومەی دێن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ فەرق و جیاوازیەک ناکەین و ئینسان بۆ خوا بڵێت هەموو ئەوە دامپەرلەمانانە حازر بوون کە زیاتر بوون لە 20 بۆ 25 دامپەرلەمان هەر هەمویان دیفاعیان لە هەرێمی کوردستان نەکرد کە هاوڵاتی هەرێمی کوردستان نەک حکوومەتێکی وەکو هەرێمی کوردستان کە داوای زیادکردنەکە بەڵام داوای پێمان ناڵێ بە چەنەیدا منەوەی گرنگە لامە بە چەنە ئێمە خۆ ئەزمەی بنزینمان نییە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەزمەی سعرمانەیە لە هەرێمی کوردستانە ئەبێ ئەو سعرانە وای لێبێ و ئێمە سبەی سامانە سروشتەکان باڵەکەین بە واضحی سامانە سروشتەکانە بە پێمان بڵێ یعنی ئێوە چی بکە یعنی بۆتە وزارەتی کۆمپانیەکان یا بۆتە وزارەتی مواطن من ئەم وزارەتمە بۆ چییە ئەگەر بەس ئیشی ئەوە بێ نەوت کۆک پاتۆ لە عێراق بیکاتە ناو حەڵقی پاڵاوگەکانی خۆیان و بەگران بە هاوڵاتیان هەرێمی کوردستانی بدەن کە بنزین نەوت وەرەگرێ ئەیکاتە حەڵقی پاڵاوگەی کاڵک و پاڵاوگەی لاناز بۆ دوو کوڕ ئیستیفادە بکەن کۆمپانیاکیشان داوناوە بە ناوی نۆرت کوردستان ئەو هەموو شتێکەکە حکوومەتیش نەماوە کەچی دێن لێرە بە فشەی حکوومەتوانەکە شکاکە شتێک نەماوە بەناوە حکوومەتەکە کاربەڕێکەرە پەرلەمانی تیانە هیچ ڕقابەی نییە یەکێک پێم بڵێ سلێمانی چەندی حسەیەتی لەو بنزینە یەکێک پێم بڵێ چەندێک ئینتاجەکە بەخۆ ئەبێ یەکێک مراقبەیەک پێم بڵێ مەسەلا 50,000 بەرمیلەکە 3 ملیۆن لتر بنزینەکە سلێمانی 42 لە سەدی بەرەکەوێ ئەوە ناکە کێ پێم بڵێ کەس پێم ناڵێ بڕۆ پرسیار لە هەر کەسێ بکە نایزانێ کاکە حکوومەت دارێتیوە نەڕۆتە ڕێوە